لە دانیشتنیەکی لیژنەی پێشمەرگە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کە کاکرزگار دەزانێت کە چوین ئەم ڕقەمانەمان پێوتن مان ئەمڕۆ ئێمە کە لەگەڵ ئێوەیە دانیشین فەرموو ئەوە دیراسەی هێزی سەربازی 19 وڵاتی ناتۆ ی هەرێمی کوردستان لە یەک بەیەکی ئەو 19 وڵاتە زیاترە کە ئیتالیاشە ئەندامی ناتۆن هەندێک ئەندامی ئەنجومەن یاساییشن وەکو فەڕەنسا هێزی هەرێمی هەمری ئەم عادەدە ئەم ڕقەمە زۆرە حتا یەکێک لەو بەڕێزانە کە پێشتر وەزیر بوو وەزیری ناوخۆ بوو لەوێ بووتی ئەی تۆ ئەوە ئەزانی ئێمە ڕەبیەمان هێژماری ئەفسەرەکان زیاتر هەن لە زمانی پێشمەرگەکان ڕۆڵامی منی دایەوە لە ناو لیژنەکەدا ئەم قسانەمان هەمووی وتووە بە هاوپەیمانانمان وتووە چەندین جار بە وەزارەتی پێشمەرگەمان وتووە لە پەرلەمان باسمان کردووە ینی مەسەن کاک جەباریاوە ئەڵێ ئەڵمانیا کە سێمین اقتصادی عالەمی هەیە دوای چین و ئەمریکا 160,000 هێزە چەکدارەکەیتی باش ئەگەر بینی سەرەوانی هەرێمی وەزارەتی ناوخۆ 151,490 پێشمەرگە بە 138,619 ئاسایش 33,633 ئەنجومەنی ئاسایش دژە تیرۆر و پاراستن و زانیاری 8,674 کۆی گشتی 332,345 ئەوە راپۆرتی دیوانی چاودێری دارای عێراق لە 2024 ڕەنگە ئێستا زیادی کردبێت